دەستخۆشی لە ئەم خانمە شاعیرەکەین خاکی ناوێن ڕۆستەم بەخێر لە شاعیرەکە بێرەوە بۆ شارەکەەکە دەستخۆش بۆ سافە جوانەکەی جەمال عرفان و تاگەت کاری مەریوان قەراخی کە جۆر بیسەدەقەیە خزمەت بە دۆزی ڕۆشنبیری میلەتەکەمانەکە لە نێواندا شێعر و ئەدەب بە تایبەتی کۆمەڵە دەقی ئەدەبی جوان خوێنراوە لەلایەن ئەم خاتونە بەڕێزە و ئەم دەقانە شتێکی بیرخستمەوە کە توێژینەیەکی نامی ماستەر بوو لەسەر شێعرێکی چیرۆک. ئێمە بزانین دوو لە ئەدەبدا پەخشان هەیە و شێعر هەیە. لە چیرۆکدا زۆربەی کات جاروی پەخشان لە شێعرێ باتەوە بۆ لەبەرەوەی ڕەگەزیش لەبەرەوەی کە شێعریەت لە چیرۆکدا کەمکەم و دەمدەم و ناوەناوە سەر هەڵاو نامێنێت. ئەوەی تر ئەمێنێتەوە خۆی لە ڕەگەزەکانی چیرۆکە ئەبینێتەوە شازی گێڕانەوە، کەسایەتی، ڕووداو، لۆکیشن، شوێن، کات و هاکەزە. ئەمانە ڕەگەزە سەرەکیەکانی چیرۆکن و باقیاتی تر لەو شوێنانەی کە شێعرێتی تیا نییە واتە شێعرێتی چیرۆک مەوجود نییە لەو بەشانەی دەق لە چیرۆکە لەو شوێنە کە شێعرێت غایبە، زمانێکی جێڕانەوە زاڵە، کەسایەتی زاڵە، ڕووداو زاڵە، بە هەر حاڵ ئەڵێن ڕەگەزەکانی چیرۆک لەوێ زاڵە خۆی بینێتەوە کە بە زمانێکی ئاسایش دەتوانین بینووسین زمانێک نەگاتە ئاسی چڕی زمانی شەعر. کەواتە شێعریەت شتێکێ بەناوی شێعریەت لە چیرۆکدا، شێعریەتی چیرۆک. کاتێک کە ناوە ناو چیرۆکە شێعریەت و ڕەگەزەکانی شێعرە بینین، بەڵام بە کەمکەمی وەکو تێنکە پەڵە هەورەکانی ئاسمان لە بەهاردایە لە تازە پاییزێتە. ئەمە وامان لێ ناکە خێرا بڕیار بین بڵێن ئەرە وەڵا ئەمە شێعر. لە شێعری لە چیرۆکیشدا، لە دەرکی چیرۆکیشدا شێعریەت هەیە. ڕەگەزەکانی شێعریەت خۆیان نەبینن، خۆیان پیشانی خوێنەرەیەن، بەڵام بە کەمی و ناوە. بەڵام نابێت بکەوینە هەڵەوە کە ئەم ناوە شاندانی شێعرەتە بڕیار بین لەسەر ئەوەی کە ئەم داخادەبیە چەندی جوان بێت ناوی لێبنین ژانری شێعر. بەڵکو لە شێعرەتدا بە چڕی و پڕی ڕەگەزەکانی شێعر خۆیان نمایشەکەن و خۆیان زاڵەکەن. با شێعرەکەش شێوازی چیرۆکی بێ و شێوازی جێڕانەوە بێت. ئالەو نوقتەیەمان بیر نەچێت هەموو کۆی قسەکارم هەموو یەک پاکێجە و کەرکردنی هەر دێڕێک لە دێڕەکانم ئەبێت هۆی سەخەتبوونی مانای قسەکارم. زۆر سپاس.